کوربند آسایش و آشتیا رجلاتا نوراست مفسا 2024 الدهو که یا بردامه همی آلیکی و جالی هر برپرسکی و بحثا ودیتنا ریکن باش ین چاره سریا و روشت تکرنو ودیتنا آشتی و آرامی بو رجلاتا نوراست و آشتی و آرامی بطایبتی جیش گلک بشان هاتیش دزدان لی او ریکه کی سر کردواتی آوید که کلیلا بدست خستنا آشتی دسته کده انوی مجال بطایبتی جید گل برایس مافیو زیس جگره سرو که کمپانیا HKN یا زیم بحث کن برایس مافیو گله بخیراتی همی الاشتیت گرهن لیا گرنگ او اموید بزانین که کی سر کردواتی رجلات نوراست که جبوی و دیتنا آشتی و راوستاندنا شرا دیتنا و بطایبتی جی کی باشه سر کردواتی و رکیب که تو کلیل دسته کده ما بستت أويا كبو إداري ده هاتو أمريكا ياخد چه؟ بالضبط تلنيفه ده ما بس تماجي أمريكا براستيجي كليل دستي أمريكا وإدارة دهاتيا أمريكا ودونالد ترامب ده يانج بيت عمل ريكا كودي بجارهين. Okay. درست. زوزو سپاس بو دعوت کردم جوان. حکومتی هرمی کردستان لسنتر و ناوندی ام دوخه کپیلان دوخه کی ململانی هرمی إيران هي إسرائيل هي ناكو كان هي وعراق لناوندي دايا وهريم كردستان لناوندي أما الملانية دايا ولا تشان مانجي داهاتو زور جرينج دابت لو يكتشون دوخكا بتش شوازك ديتا بيشو بلام أويك إما دي بينين لم دوايا أويك إسرائيل يو إني أجدا كردوتو نتيجة كان أجدا كردوتو كهرشة تسر العراق بهوي أو هرشاني كميليشيا عراقان دي كان سر إسرائيل بوي زوجو جرينجا بو أمريكا وبو هريم كردستان جرينجا وبو عراق جرينجا براستي أمريكا بشتي بهريم كردستان بسطوا وبحكومة العراقش بسطوا بو أوي الرجاء بكريد لتشن سنتني أم جنگي كواهيا ووكل رابطو شابيني معناها مانجيني وان أوان در أجامي دبيت ودهاتوي هريم كردستان لا مترسيدا بهوي أم ملمانيا هريمي كرنجا زيادة تشن بسنة شو عراق و هريم كردستان هماهنگی بکن جبوی عراق نکفتت نووی شریدا تنیتشین ينجيب هماهنگيت جل ولاتن رجالات نوراست ين كنداف حتى عربستان السعودية يجي كيف دمك أولي كاري نهات يكرنش لا يوان فا من زور شد گذاری هوليرش دتواني زور شد كات عراق دتواني زور كات و هنديك ميليشيا هن لدروي دصلات حكومة عراقين أما أنا هيرش ده كان سر جيران كان هيرش كان سر هاوس كان وهيرش كان سر إسرائيل أما تشيكي زور جوري أوان وأكن بهانه ددن دست إسرائيل بوي هرش كات سر العراق وأمانة ضلني ما بشكين للعراق بلام دعاي خويا بزر دكان كاتك هرش أنجاب ددن أما تشيكي جوريه بو عراق بو آسايش عراق بلام هري بكوسان رايجانوا كنانويت أمروا بدات ولا تجي أوان وخواست زياري آشتين وهري بكوسان لقى أمريكا له سر هلا بو أويكا كاركن بيك ولا سر أمبرسا اگر ام بحثا زلهزا بكين سراستا رجالات نوراست إيران هي سراستا جهاني جي أمريكا هي كردستان جل أمريكا بيوندين جلك بيس هنا هفسنورات جل إيران بيوندين باش هنا پاراستنا هفسان هزه چه کاریگری خو هيا اف هر دو هزت نوا عراق داب تایبتی جی پیک دادانک نزدیک بینک شری چه نود هرمی کردستان همیشه هاوپەیمانێک هاوبەشێکی سەرەکی ئەمریکا بووە و هەرێمێکی زۆر هەستیارە لە ناوچەیەکی زۆر هەستیار هاوپەیمانێکی استراتیژی و هاوبەشێکی استراتیژی ئەمریکی بووە لە ڕابردوودا ئەمە بە مانای شتێکی دیکەش دێ و ڕۆڵی کوردەکانی سووریا و ڕۆژ ئاواش یەکجار گرنگە بۆ ئەمریکا هاوپەیمانێکی گرنگش لەوێ بوونی هەیە ئەمە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستش مانایەکی خۆی هەیە ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشە پرسیارە سەرەکیەکە لێرەدا ئەوەیە بۆ ئیدارەی ترامپ ئایا ئەمریکا لە سووریا دەمێنێتەوە سیاسەتی ئەمریکا و ترامپ چی دەبێت سەبارەت بە هەرێمی کوردستان و سووریا ئەمە پرسیارە گرنگەکەیە گرنگ نییە چی ڕوودەدات بەڵام هەرێمی کوردستان وەکو هاوپەیمانێکی سەرەکی دەمێنێتەوە و ڕۆڵی کاریگەر دەبێت و ئەمریکا پشتی بەدەبەستێت تمام وەکە هەفپەیمانەکە سەرەکی ئەمریکای کوردستان دەبمێنێت بەس ڕاستیجە ئەوژی ئەم ئەم بکینە پرسیارەوەتە گوتی ئەمریکا دێت ناوە عێراق و هەرێما کوردستانێدا بمینە سەر دەما ئیدارە دونالد ترامپ یانجی بۆچونێن جدا هەنە سەرمان و نەمانێ یانجی گۆڕانکاریەت ناوە مان و نەمانێدا
پێم وایە حکوومەت یاریمی کوردستان برادری زۆرە دۆستی زۆرە وەکەوەی کە لە سەردەمی بایدنشەی بوو لە سەردەمی ئیدارەی ترامپش هەرێمی کوردستان دۆستی زۆری هەیە لە ئەمریکا لە ناو کابینی ئەمریکاش کە دروست دەبێت کابینی نوێ دۆستی زۆری هەیە و ململانێکی زۆر هەیە لە ئاستی جیهان شەڕی ئۆکرانیا هەیە چین هەیە کێشی ئیسرائیل هەیە لوبنان هەیە ئێران هەیە واتە کۆمەڵێک ئەولەوێتش هەیە بۆ ئەمریکا با ڕاشکاو بین بەڵام فاکتەری سەرەکی ئەوەیە کە هەرێمی کوردستان دەمێنێتەوە وەکو هاوبەشێکی استراتیژی ئەمریکا و پاڵپشتیکەش بەردەوام دەبێت لەلای ئیدارەی ترامپۆ بەرەو هەرێمی کوردستان چه پێشبینیت کێ تایبەتیژی نێڤبەرە ئەمریکا و ئیرانێدا سەردەما ترامپ تایبەتیژی گرێدای ڤەگەڕیانان ji بووی ڕێکەفتنە ئەتومی ji بووی ku şiyanê tê bêne kontrolkirin yan jî tu dibînî renga tiştekî osanayê te kirin belkû lêdanek hebe girêdayî gropên çekdariyên nizîkî Îranê êdî Îran bê te kontrol kirin. پێم نازانم من ئەوەی دەیزانم ئەوەی ئێران و ئەو شەڕانخوازیەی کە لە ئاستی هەرێمی ئەنجامی دەدات لە عێراق لە لوبنان لە یەمەن لە شوێنەکانی دیکە بۆ تەمای سەقامگیری ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروستکردنی دۆخێکی ناسەقامگیر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە تموحە ناوچەکانی ئێران مەترسیدارە بۆ ڕۆژئاوا و بۆ ئەمریکا ئەمریکا ناتوانێت تەمەشا بکە بۆ ئەوەی کە ڕێگە بدا ئێران بگات بە چەکی ئەتۆمی و بەڕاستی ئەمە هەڕەشەیە بۆ سەروەری عێراق و سەروەری بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جۆرێکە لە پێشەلکاری بەرامبەر بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە دا ئیدارەی داهاتووی ئەمریکا ڕێگە نادا بە هیچ جۆرێ ئێران دەستی بکە بە چەکی ئەتۆمی یعنی تو هەسەد بینی بایدن ئیدارە بایدن سەرکەفتی نەبیە ji بووی کۆنتڕۆلکردنا شیانێ دەستخستنا چەکی ئەتۆمیین ئیرانێ من پێم وایە مێژوو بۆ خۆی قسە دەکات ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر جیاوازە ئەمڕۆکە بە بەراورد بە 4 ساڵ پێش ساکە تەماشاکە زۆر جیاوازە مێژوو خۆی قسە دەکات لەوەی کە تا لەم 4 ساڵەیە تا چەند ڕۆیشتووە چەند بەرەو خراپتر ڕۆیشتووە بەهۆی بەشێک لە هەڵوێستەکانەوە هیچ شتێک نەماوە لە ڕووی پێشکەوتنەوە باسی بکەین لەم 4 ساڵەدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە پێم وایە میتۆدێکی زۆر جیاواز لەلایەن ئیدارەی ترامپۆ دەگیرێتە بەر بەرام ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو ئێمە بینیوانە ترامپمان بینیوە ئەو ئەبراهام ڕکۆرد و ڕێکەوتنامی ئەبراهام ڕکۆردی هێنایە پێشەوە ئاشتی نێوان ئیسرائیل و بەشێک لە وڵاتانی عەرەبی لە سەردەمی ترامپا ڕوویدا و لەگەڵ سعودیای بە هەمان شێوە لەگەڵ وڵاتانی دیکەش ئەوەی کە ئەمە ئەیبینین ئەوەیە ترامپ زۆر بەڕۆنی ئاشکرای کردووە کە و ئاشتی دەوێت سەقامگیری دەوێت و بە هەر بەهایە بگا بۆ سەقامگیری ئەنجامی دەدات و تۆ بۆ ئەوەی کە بتوێ سەقامگیری بەدەست بێنی ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببینی دەبێت بوونت هەبێت و هێزی خۆت نیشان دێ وەکو ئەمریکا ez vê cerê behsa taybetîjî wizeye bikim û taybetîjî Herêma Kurdistanê sernexşeya wizeya cîhanê peywendiyên Amerîkayê gel Herêma Kurdistanê serdema Donald Trump da çi pêşbînî tê te kirin ku berjandiya Herêma Kurdistanê Iraqê da bit پێم وایە پێشبینەکان ئەوەیە کە ئەو پێڵە نەوتەی کەوا هەیە لە نێوان هەرێمی کوردستان بۆ تورکیا کراوەیە بۆ هەنادەکردنەوەی نەوت چکە لە ڕابردوودا داخرا بوو چکە بەغدا ڕازی نەبوو بۆ ئەوەی کە نەوت بەردەوام بێت لە بۆڕی نەوتی جیهان بۆ بەندەری جیهان کردنەوەی ئەم بۆڕیە ئەمە ئاماژەیەکی گرنگە بۆ کۆمەلگانی دەوڵەتی کە دۆخەکە بەرەو پێشەوە چێت و داخستنشی ئاماژەیەکی خەتەرناک بوو لەوەی کەوا دۆخەکە خراپە بۆیە ئەم دۆخە مەترسیدار یا با بڵین زیانی هەبووە بۆ زۆرێک لە وڵاتەکان بۆیە دەبێت بۆڕەکە بکرێتەوە بەغدا دانی بۆ داناوە دووبارە هەنادەکردنەوەی نەوت گرینگە و پێمان وایە ئەوە دەبینین کۆمەڵێک کردار دەبینین ئێمە چاوەڕەکەین پەرلەمانی عێراق دابنیشێت بڕیار لەسەر ئەو ئارتیکل و مادەی 12 بدا لە یاسای بودجە بۆ ئەوەی کەوا تایبەتیژی وزەیە یعنی تایبەتیژ ez behsê Amerîkayê bikim nêvbera wiza paqij û kêmkirina gorankariyên wizeyadî bi taybetî serkeş û hewayê gel wizeya ku dîrok el ser derbas bit Donald Trump taybetî jî dê çawa serederiyet gel wizeyê biket ser asta Amerîka û ser asta cîhanê jî پێم وایە ئیدارەی ترامپ دانی بۆ ناوە کەوا لە ئاستی جیهانی پێداویستێکی زۆر هەیە بۆ گاز بۆ نەوت بۆ وزەی خاوێ
بەڵام داخستنی بەندەری جیهان یا با بڵێن هەناردەکردنەوە لە ڕێگەی بۆڕێەوە بۆ تورکیا کێشەیەکی گەورەی دروست کرد بەبێ ئەم بۆڕیە تۆ ناتوانانی هیچ کارێک ئەنجام بدەیت بەبێ ئەوەی ڕێگە بە کۆمپانیەکان بدەیت دووبارە وەبەرهێنان بکەنەوە هەناردەی بکەنەوە تۆ ناتوانانی پرۆژەی خاوێنی گاز و وزەی پاک ئەنجام بدەیت بۆیە دەبێت ئەم بۆڕێی لە هەولێرەوە دەڕات یا لە کوردستان دەڕات بۆ تورکیا بکرێتەوە دەرفەتێکی وەبەرهێنان بداتە هەمووان کۆمپانیەکان بتوان بەشێکی کواڵتێکی بەرز ئەم هەناردەوە ئەنجام بدەن کە لە بەژەوندی هەموو لایەکدایە و ئەتوانێت بەرهەمی جیاوازی خاوێنی وزە کە هاوڕێ لە گەشنگەیە بەدی بێنێت بۆ عێراق و هەرێمی کوردستان هەبوونا کۆمپانیên بیانê تایبەتیجî buwarên neftê û zêtna herêma Kurdistanê da êdî dergehekê gelekê baş bî ji bo pêşxistina taybetî ji herêma Kurdistanê jaliyê aborî ve jaliyê darayê ve heta jaliyê avadankirinê ve hên çi pêşbînî dikin ji bo paşerojê Kurdistan çawa şêt pişt bixû vegirê di ji bo babetên neftê û zêş yanên hûsadê me hebin dîtnawe من دەچمەسە ئەو خاڵی کە ئاماژەم پێتا پێشتر داخستنی ئەم بۆڕێە بووە مای داخستنی دەرفەتی وەبەرهێنان بۆ عێراقش زیانی بە عێراقش گەیاند ئەم کۆمپانیەی کەوا لێرەن 5 ملیار دۆلاریان وەبەرهێنان کردووە داخستنی ئەمە وایە کرد کەوا نەوت نەگات بە بازاری نێودەوڵەتی ئەمە لە بەرژەوەندی عێراق نەبوو لە بەرژەوەندی هەرێمی کوردستانش نەبوو بۆیە ئێستاکە هەموو لایەنەکان گفتوگۆ لەسەرەوە دەکەن لەوەی کە ئەمە شوێنێکی باشە بۆ بەرهێنان دەبێ ئەمە دەست پێ بکاتەوە بەڕاست vêcerê yawekî mêvanê dijî min êmaja pêkirî dîr ji şer û alozî pirzgirêk û heta dîr ji nefte jî vêcerê te dihok tiştekê cida çi dît defte serenj rakêj bî من زۆر سەردانی دهۆکم کردووە یەکەم جار 2003 هاتم بۆ دهۆک ئەو کاتە سەربازێکی گەنج بووم لە ناو سوپای ئەمریکا هاتم بۆ دهۆک لە دوای داگیرکردنی عێراق لە 2003 من لە کوێتەوە دەستم پێ کرد هاتم بۆ بەغدا هاتم بۆ مووسڵ دوای هاتم بۆ دهۆک بۆ یەکەم جار لە 2003 وەکو سەربازێک زۆر گۆڕاوە لەم 21 ساڵی ڕابردوودا شتێکی زۆر نایابە کە دەبینم ئەم هەموو گۆڕانکاریە لە ماوە 21 ساڵدا ئەنجام درراوە ئەم هەموو پێشکەوتنە ڕوویداوە شارێکی وەکو دهۆک کە دەرفەتێکەوە بەرهێنان دەرفەتێکە بۆ هێنانی ئەو هەموو ئەکادیمیستە و کۆبوونەوەیان حەزەکەم بە وەختێ تو وەکە سەرباز هاتی تەگوت ئەس گەنجمی ماشەڵڵا نوکەژی تو گەنجی بەڕێز مافیۆ زەیس جێگرێ سەرۆکێ کۆمپانیا HKN یا وزێ تو گەلمە دەبێ گەلێک سپاس دیسە تو بخێراتی بوو زۆر سپاس بۆ میوانداریتان خۆشحاڵ بووین هیڤایەکە تایبەتیژی ئەوە خەفنن vêrê tênekirim taybetîjî bibine vedîtna rêke çareseriyeke başit pêşa rojeka geleka nizîk de ji bo rawestandina şer û pirzgirêk û aloziya serasta rojhilat û navarast taybetî jî Iraqê jî ji wan şera dîr bixin û hîn jî her şad bijî